لە ئەنجامی زیادبوونی هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر باڵۆزخانەی ئەمریکا لە بەغداد، کۆشکی سپی ئەمریکا بڕیاری شۆڵکردنی باڵۆزخانەکەی با حکوومەتی عێراق ڕاگەیاندووە. بڕیارەکە نیگەرانی قۆڵی لای بەرپرسانی حکوومەتی عێراق دروست کردووە و بە جۆرێک دەیانەوێت بەرپرسانی ئەمریکا لەوەها بڕیارێک پاشگەز بکەنەوە. بە پێی راپۆرتێکی ڕۆژنامەی واشنتن پۆست، وەزیری دەرەوەی ئەمریکا پەیامێکی ڕوونی ئاراستەی سەرۆکی حکوومەتی عێراق کردووە سەبارەت بە بەجێهێشتنی بەغدا و چۆڵکردنی باڵۆزخانەکەیان لە ئەگەری بەردەوامبوونی هێرشی موشەکی گروپە چەکدارەکان. راپۆرتەکە دەڵێت لە پەیوەندیەکی تەلەفۆنی چەند ڕۆژی ڕابردوودا مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا، مەستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراقی لە داخستنی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا ئاگادار کردووەتەوە. هەروەها باڵۆزخانەی وڵاتانی دیکە هەمان زانیاریان بە کازمی داوە. واشنتن پۆست لە راپۆرتەکەیدا ئاشکرای کردووە بڕیارەکە نیگەرانی زۆری لای حکوومەتەکەی کازمی دروست کردووە. لەو بارەیەوە ئەحمەد مەلا تەڵاڵ وتەبێژی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ڕۆژنامە ئەمریکیەکەی ڕاگەیاندووە داوا دەکەین ئەمریکا چاو بە بڕیارەکەیدا بخشێنێتەوە. دەژڵێت هەندێک گروپی چەکدار دەیانەوێت دەرز بخەنە پەیوەندیەکانی نێوان واشنتن و بەغدا. بەو هەنگاوش ئامانجەکەی ئەوان بەدی دێت و دەبێتە هاندانی زیاتر بۆیان. سەرچاوەیەکیش لە وەزارەتی دەرەوەی عێراق بۆ ڕۆژنامەی عەرەبی جەدید ئەوەی ئاشکرا کردووە بەرپرسانی وەزارەت لە گفتوگۆی چڕدان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا لە واشنتن تا ئێستاش هیچ هەڵوێسێکی فەرمیان پێ نەگەیشتووە بۆ داخستنی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغداد. هەمان سەرچاوە باسی لەوە کردووە بەرپرسانی ئەمریکا ئاماژە بەوە دەکەن گروپە چەکدارەکان پلانی زیادکردنی هێرشەکانیان بە شێوەیەکی مەترسیدار بۆ سەر باڵۆزخانەکەیان هەیە. بە جۆرێک ترسیان هەیە هەمان سیناڕی ساڵی 2012 هێرشی سەر باڵۆزخانەکەیان لە بنغازی لیبیا دووبارە ببێتەوە کە بووە هۆی کوژرانی باڵۆزی وڵاتەکە و ژمارەیەک لە دیبلۆماتکارەکانیان. سەرچاوەکە باسی لەوەش کردووە هێزی زیاتری ئەمنی عێراق بۆ پارێزگاری دیبلۆماتکاران لە ناوچەی سەوز بڵاوی پێکراوە. کاتژمێرەکانی داهاتووش یەکلایی کەرەوەن لەبارەی مانەوە یاخود داخستنی باڵۆزخانەکە تاوکاتی گۆڕانکاری لە سیستەمی ئەمنیدا دەکرێت. هاوکات لەو سەر و بەندەدا تاریق حەر پسپۆڕی یاسایی عێراقی هۆشداری دەدات لە ئاگەری داخستنی باڵۆزخانە و نێردە دیبلۆماسیەکان. ناوبراو بۆ ئاژەنسی نیشتیمانی عێراق دەڵێت ئەو گۆڕانکاریە کاریگەری نەرێنی گەورەی دەبێت لە کۆی پەیوەندیە سیاسی و ئابووری و داراییەکان و هاوکاریە ئەمنیەکان لە داهاتوودا. تاریق حەرە پێشیوە بوو بوونی باڵۆزخانەی وڵاتان چەندی سوود بۆ وڵاتەکەی خۆیان دەبێت زیاد لەوە سوودی بۆ هاوڵاتیان و حکوومەتی عێراقەیە. فمن هذه الثورة العظيمة لە بەرامبەردا ئەکرەم کەعبی سەرۆکی بزوتنەوەی نوجەبا کە ڕێکخراوەکەیان لە لیستی تیرۆری ئەمریکادایە و لایەنێکی تۆمەتبارە لە هێرشەکان ڕایگەیاند ئەوان چاوەڕوانی هەڵوێسی لایەنەکانن بۆ بڕیاردان لەسەر داخستنی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا، چونکە بەوتەی ئەو باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا سەربازگەیە و لە شوێنێکی مەدەنیدا بەناوی باڵۆزخانەوە بەگەڕ خراوە. ئەوەش بە بڕوای چاودێران ئاماژەیەکی ڕوونە بۆ بەردەوامی هەڕشەکان و بێتوانایی هێزە ئەمنیەکانی عێراق لە کۆنتڕۆڵکردنی ئەو گروپە چەکدارانە.